سایبر سکیوریتی یان بە کوردیەکەی ئاسایشی ئەلکترۆنی وەک پاراستنی تەندروستی لە ژیانی ئاساییدا بۆ هاوڵاتی دیجیتال گرینگە. هاوڵاتی دیجیتال بەرپرسە لە ئاسایشی ئەلکترۆنی و بۆ ئەو مەبەستەش زانیاریە کەسیەکانی خۆی دەپارێزێت، پاسوەردی بەهێز بەکاردێنێت، مۆڵتی فاکتەر ئاتنتیکیشن یان هەمان هەنگاوی دووهەمی پاراستن بەکاردێنێت، پرۆگرام و ئەپەکانی ئەپدەیت دەکاتەوە، فێڵی لێ ناکرێت و بیر لە هەنگاوەکانی ناو جیهانی دیجیتال دەکاتەوە. جیهاز ئەلکترۆنیەکانی پارێزراون بە ئەنتی ڤایرۆس و ماڵوێر و ئەوانی دیکە. لە کاتی گەڕان بەناو ئینتەرنێتدا سەر بە شوێنی خراپدا ناکات، لەسەر تۆڵە کۆمەڵایەتیەکان بە هەستیاری دەجوڵێتەوە، بەردەوام خۆی پەروەردە دەکات، ڕێز لە کۆپیڕایت و مافی خاوەندارەتی دەکرێت، بەردەوام زانیاریە گرنگەکانی باکاپ یان پاشکەوت دەکات، زانیاریەکانی دەگەڵەوانی دیکەش باز دەکات بۆ ئەوەی ئاستی زانیاریەوانیش بەرز بکەوە. ئەم کاتتان باش، هەژار برنجیم و بە هاوکاری ساوند ئەدیتەری بە توانای ڕوودا و زانست سەلیم پادکەستی شەشەمتان پێشکەش دەکەین. ئەم هەفتەیە سەرنجمان لەسەر سایبر سیکیوریتی یان هەمان ئاسایشی ئەلکترۆنیە. ئاسایشی ئەلکترۆنی یان بە ئینگلیزیەکەی سایبر سیکیوریتی بووە بە بەشێکی گرنگ لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتی دیجیتال، بە شێوازێک کە وەک زانست و مەتەمەتیک و فیزیک لە زانکۆکانی تر بەشێک دانراوە بە ناوی سایبر سیکیوریتی. دەزانن بۆ؟ چونکە کارگەیشتوتەوەی کە ئیتر زلهێزەکان بەر لەوەی بە فیشەک و تۆپ و تانک و درۆن لە یەک بدەن هێرشی ئەلکترۆنی دەکەنە سەریەک و ئەوەی بەهێزتر بێت دەستی سەرتر دەبێت لە شەڕەکەدا. هێرش و دژە هێرشی سایبری هەموو هاوڵاتی دیجیتال دەگرێتەوە، وەک چۆن بۆمبەکان سەرباز و پێشمەرگە و خەڵکی ئاسایی و ژن و منداڵ و پیر و گەنج ناناسێت و هەمووان دەکەنە ئامانج. هێرشی سایبریش دەست لە کەس ناپارێزێت و بۆیە هەمووان دەبێت بە باریخەوە فێری خۆپاراستن و ئاسایشی ئەلکترۆنی خۆیان بن. هێدفۆنەکانتان لە گوێکەن، سەرنج بدەن و بە جێوێکی ئارام گوێبیستمان بن. ئەوە دیجیتال سیتیزن. لە دەستپێکدا بۆ ئەوەی نەری تێک نەدەین و هەروەها گرنگی باسەکەمان زیاتر ڕوون بێتەوە، چەند سەردێڕێکی زۆر کورتی هەواڵەکانی سایبر سیکیوریتی ئەم ڕۆژانەتان پێشکەش دەکەین. فەرموو. شێوازێکی نەناسراوی هێرش بە ناوی نو فیلتر ئاشکرا بووە کە زۆر بە هاسانی لە سیستەمی فیلترینگی ویندۆز WFP دەرباز دەبێت و دەتوانێت وەک ئەدمینیان بەڕێوەبەری سەرەکی فەرمان بە کۆمپیوتەرەکە بکات. هێرشێکی بەربڵاو کە سەرچاوەکەی وڵاتی چینە، قومارخانە و کازینۆکانی وڵاتانی باشوور و ڕۆژهەڵاتی ئاسیای کردوتە ئامانج. ئەو هێرشە کۆڵبات سترایک بیکن لەسەر سیستمەکانیان جێگیر دەکات و بە کوردی و بە کورتیەکەی ئەوەی پێی خۆش بێت دەگەڵیان دەکات و وەک خولە لەسەر دەستی خۆیاندایان سوڕێنێتەوە. ئەوەی پێیان خۆشە پێیان دەکات و ئەوەی پێیان خۆش بێ لێیان دەستێنێت. ئێران سەری مارەکە لە ڕێگای لەشکرێکی سایبری کە لە مێژە دروستی کردەوە، هەر ماوە جارێک بەتالیۆنێکی نوێی لێدا دەمەزرێنێت بنکەیەکی زانکۆی سەنعەتی شەریفی تارانی لە بەیروت کردوتەوە و لەوێ گەنجە زیرەکەکانی شیعە کۆ دەکاتەوە و پەروەردەیان دەکات بۆ هێرشکردنە سەر ژێرخانی ئابووری، نەوتی، گازی و ئاسایشی وڵاتانی عەرەبی کەنداو. هەروەها لەم ڕۆژانە هێرشێکی بەرفراوانیان بۆ سەر ژێرخانەکانی کۆماری ئازەربایجان دەست پێ کردووە. هەفتەی ڕابردوو کۆشتی سپی ئەمریکا هەموو دام و دەستگا فدراڵیەکانی ئاگادار کردوتەوە کە بە هەموو شێوازێک ئاستی ئاسایشی ئەلکترۆنی خۆیان دەبێت بەرز بکەنەوە و ئامادە بن بۆ هەر هێرشێکی چاوەڕوانکە. ئیتر سایبر سیکیوریتی وەک بەشێک لە کارەکانی حکوومەتی ئەمریکا چاو لێ دەکرێت و ئەوە نیشاندەری نیگەرانی ئەمریکایە لە زیادبوونی هێرشە ئەلکترۆنیەکان بۆ سەر ئەم وڵاتە. گرنگەوەیە خۆیان زیاترین هێرشیش ئەنجام دەدەن. چاوەڕوان دەکرێت هەتا کۆتایی ساڵی 2023 یعنی ئەم ساڵ زیانەکانی هێرشە ئەلکترۆنیەکان لە هەموو جیهان بگاتە 8 تریلیۆن دۆلار
کە دوو هێندەی بودجەی وڵاتی هیندا بۆ ساڵی 2023. ئەوانەی باسمان کرد تەنها چەند نمونەیەکی زۆر کورت و خێرای هەواڵەکانی سایبەر سکیوریتی ئەم ڕۆژانە بوون. لە هەر چرکەیەکدا چەندین هێرشی ئەلکترۆنی ئەنجام دەدرێت. دەتوانن سەردانی یەکێک لەو سایتانە بکەن کە ڕاستەوخۆ لەسەر خەریتەی جیهانی ئەو هێرشانەتان پێشان دەدات کە لەم چرکەیە ئەنجام دەدرێن. بۆ نمونە cybermap.kaspersky.com و چەندینی دیکەی وەکوەی هەنا. هەر تووشی سەرسوورمان دەبی کاتێک دەبینی چه خەبەرە لەم جیهانە بەبێەوەی ماگامان لێبێ. بەڵێ قوربان کوردستانیش لەوە بەدەر نییە. پێتانوانە بێت کوردستان لەژێر هێرشدا نیە. کوردستان بە بەردەوامی لەژێر هێرشی ئەلکترۆنیدایە بە تاک و حیزب و حکوومەت و هەموو دام و دەستگاکانیەوە. بۆیە پێویستە ئێمەش وەکو تاکێم کۆمەڵگایە ئەوەی دەکەوێتە سەرشانمان بۆ ئاسایشی ئەلکترۆنی ئەنجامی بدەین. دەبا دەست پێ بکەین. ئەوە گەنجێکەیە زۆر زیرەکە لە بواری سایبەر سکیوریتی. خەڵکی ڕانیەیە. بەڵام نێوانە خۆمان بێ حەشری پێکردوم هێندەی بڵێ کاکە پادکەست لەسەر سایبەر سکیوریتی بکە و سایبەر سکیوریتی و سایبەر سکیوریتی. منیژە و جارە بڕیارمدا و دەوتم دەوەرە و تەقی معاملەت بێ با بزانین چی دەکەین. زۆر سپاسیشی دەکەم کاک دیار لێکۆڕلار لە بواری ئاسایشی ئەلکترۆنی کە دەستی نەجێڕامەوە بە دڵێکی فراوانەوە بە پیرداواکاریەکەم هاتوو لەم بەرنامەیە یارمەتی دەرم دەبێت. اینجا یەکەم پرسیار لێ دەپرسم ئاسایشی ئەلکترۆنی ئەرێ یان هەمان سایبەر سکیوریتی چییە کاکە؟ بە کورتی و بە کوردی بۆ بیسەرانی ڕوون بکەوە. فەرموو کاک دیار. ئاسایشی ئەلکترۆنی بریتیە لە پرۆسەی پاراستنی زانیاریەکانی بەکارهێنەر و پاراستنی ئامێرەکانی بەکارهێنەر لە هەر هێرشێکی ئەلکترۆنی لەلایەن هاکەرەکانەوە. هۆکاری بایەخدان بە ئاسایشی ئەلکترۆنی لە ژیانی ئاسایی و کاری ڕۆژانی مرۆڤەکاندا بۆ ئەوە دەگەڕێتەوە لە ئێستادا ئێمە کارەکانمان، پەیوەندیەکانمان و هەروەها ناسیاوەکانمان بەسراونەوە بە ئامێرێکی دیجیتالیەوە. بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت پارێزبەندی لە دەیتاکانمان بکەین، پارێزبەندی لە زانیاریەکانمان بکەین، ئەوە پێویستە گرنگی بدەین بە ئاسایشی ئەلکترۆنی. باشە. اینجا لە کاک دیارم پرسی ناسراوترین و باوترین شێوەکانی هێرشی سایبەری چین؟ ئەرێ ئەو هەکەرانە چیان لە ئێمە داوە؟ کاک دیار بەم شێوە وەڵامی داینەوە دەڵێ ناسراوترین و باوترین شێوەکانی هێرشی سایبەری بریتین لە ئیستیغلالکردنی واتە فێڵکردن لە دەرونی کەسی بەرامبەر. با سیناریۆیەک بێنینەوە. بۆ نمونە ئەحمەد، من پەیوەندی بە ئەحمەدەوە دەکەم. سڵاو کاک ئەحمەد، تۆ بووی بە خاوەنی تەلەڤیزیۆنێکی LG. بۆ ئەوەی کە خەڵاتەکەت بۆ بنێرین پێویستە کۆدێکمان بۆ بنێریتەوە و ئێمە ئێستا کۆدەکەت بۆ دەنێرینەوە. کاتێک ئەحمەد لە خۆشیان خەریکە باڵ دەگرێت و کۆدەکە دەنێرێتەوە بۆ کەسی هێرشبەر کاتێک کە پەیوەندی پێوە کردووە لە ڕێگەی پەیوەندی و تەلەفۆنی بێت یاخود لە ڕێگەی کوتەنامەیەکەوە بێت. ئەوە ڕاستەوخۆ ئەحمەد هەموو زانیاریەکانی دەکەوێتە ژێردەستی بەکارهێنەرەوە. یەکێک لە هێرشەکانی دیکە بریتیە لە ماڵوێر بە زمانی عەشاری واتە ڤایرۆس. ڤایرۆس بریتیە لە بەرنامەیەکی زیان بەخش کە هەڵدەستێت بە دزینی دەیتاکانی و هەروەها زانیاریەکانی کەسی بەکارهێنەر و پاشان دەکرێت ئەم زانیاریانە ئەم دەیتایانە لە بازاڕە ڕەشەکاندا بفرۆشرێنەوە و بازرگانیان پێوە بکرێت. هێرشێکی دیکە پێی دەکوترێت فیشینگ. مەبەست لەم هێرشە بریتیە لە ناردنی پەیامێک یاخود بە زمانێکی سادەتر نامەیەک لە ڕێگەی پۆستی ئەلکترۆنیەوە بۆ تۆ. بۆ نمونە سارا دەیەوێت کارێک بەدەستبێنێت لە یەکێک لە کۆمپانیا گەورەکانی عێراق. سارا هەڵدەستێت بە خۆتۆمارکردن لە سایتەکانی بەدەستێنانی هەلی کار. هێرشبەریش هەڵدەستێت بە ناردنی ئیمێڵێک بۆ سارا. پێی دەڵێت سڵاو سارا چۆنیت؟ تۆ خۆتۆمارکرد بوو بۆ بەدەستێنانی هەلی کار لە یەکێک لە کۆمپانیەکانی عێراق. کلیک لەسەر ئەمنیکە بکە بۆ ئەوەی بتوانانی فۆرمەکە پڕ بکەیتەوە. کاتێک سارا فۆرمەکەی پڕ دەکاتەوە ئەوە تەواوی زانیاریەکانی سارا دەچێت بۆ لای کەسی هێرشبەر. زۆر سپاس. وەک کاک دیاریش باسی کرد شێوەکانی هێرشی ئەلکترۆنی زۆرن. بە سەدان شێوەی هەیە. بەڵام چەند نمونەیەکی دیکەشتان من بۆ باز دەکەم.
دیداس یان Denial of Service Attack لە ڕێگای ناردنی داواکاری یەکجار زۆر بۆ سەر دابینکەری سێڤیسێک وای لێ دەکات کە ئیتر بەردەست نەبێت و نەتوانێت وەڵامدەری سەردانکەران بێت. MIT یان بە کوردیەکەی پیاوەکەی ناوەڕاست هێرشکەرەکە دەچێتە نێوان پەیوەندی دوو کەس و هەموو ئەو پەیوەندیەی لە نێوانیان هەیە چاودێری دەکات بێ ئەولاولا. Ransomware کاتێک هێرشبەرەکە بە تەواوی کۆنتڕۆڵی سیستەمەکانی قوربانیەکەی دەکات و بە بارمتەی دەگرێت هەتا پارە یان ویست و داخوازیەکانی جێبەجێ نەبێ دەستی لێ هەڵناگرێت. SQL Injection بەربڵاوترین شێوازی هێرشکردنە سەر ئەو ماڵپەڕانەیە کە کۆگای داتا بەکاردێنن بۆ ئەوەی ناوەڕۆکی خۆیان لەسەر ماڵپەڕەکە بڵاو بکەن و حەشر بە ماڵپەڕەکە بکەن و حەیای بکەن. ئەوانە تەنها چەند نمونەیەکن و بەدەیان شێوازی دیکە هێرشی ئەلکترۆنی هەیە. باشە بۆچی ئێمە سەری خەڵک زۆر بەو مەسەلەوە دێشێنین؟ بۆچی هێندە دەڵێن ئاسایشی سایبری گرینگە بۆ تاکەکان؟ ما ڕنگدانەوەی سایبەر سیکیوریتی لەسەر ژیانی ئاسایی و ڕۆژانەی هاوڵاتی دیجیتال چییە؟ بازانین کاکدیار لەو بارەوە چ دەڵێت. ئاسایشی ئەلکترۆنی ڕنگدانەوەیەکی تەواوی هەیە بۆ سەر ژیانی تاک، بازرگانی، پەیوەندی سیاسی و واروەها هەڵبژاردنەکان واتە جەنگدان و دەبینین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی عێراق چەندین کەس بوونەتە قوربانی لە ڕێگەی کوشتنەوە بێت یاخود ئەوە تا دەستگیرکردنەوە بێت یانیش بڵاوبوونەوەی هەر زانیاریەکان بەهۆی هێرشی ئەلکترۆنیەوە. وەک لەو ماوەیەدا بینیمان تۆڕی کۆمەڵاتی تەلەگرام داخرا بەهۆی بڵاوبوونەوەی زانیاریەکانی بەکارهێنەر و دەکرێت بڵاوبوونەوەی ئەم زانیاریانە ڕنگدانەوەیەکی تەواو بدات لەسەر ئاسایشی هاوڵاتیان و ئاسایشی تاک و بازرگانی. ئەو نمونەی دەستێوەردانی وڵاتان لە هەڵبژاردنەکان بووتە شتێکی زۆر باو، بووتە مۆدێلێکی نوێ لە شەڕ لە نێوان زلێزەکان. بەتایبەت ئەمریکا، رووسیا، چین و ئێران زۆر جاران بە دەستێوەردان لە هەڵبژاردننی وڵاتانی دیکە تۆمەتبار دەکرێن لە ڕێگای هێرشی سایبری. بەڵام وانییە بڵێ بچن و ژمارەکان بگۆڕن، بەڵکو بە شێوازێکی یەکجار زۆر ژیرانە لە ڕێگای میلیۆنان ئەکاونتی سەرتۆڕە کۆمەڵایەتیەکان و کار لەسەر شێوازی بیرکردنەوەی دەنگدەران وا دەکەن ویستی دەنگدەران بەرەو ئەو بربژێرە ببەن کە مەبەستیانە. بۆ ئەم کارش سەرمایەگوزاری یەکجار زۆر گەورە دەکەن. باشە دیارترین و بەهێزترین هێرشە سایبەریەکانی ئەم دواییانە چی بوون؟ باوزین با کاک دیار پێمان بڵێت. ئەو هێرشە ئەلکترۆنیانەی کە کراون لەم دوایانەدا بریتی بووە لە دزەپێکردنی 200 ملیۆن زانیاری لە بەکارهێنەرانی تۆڕی کۆمەڵاتی تویتەر کە دەکرێت ئەم زانیاریانە دواتر بازرگانیان پێوە بگرن. واروەها بریچبوونی واتە دزەپێکردنی زانیاریەکانی کۆمپانیای JD Sport. JD Sport یەکێکە لەو کۆمپانیانەی کە هەڵدەستێت بە فرۆشتنی ئەدەواتی وەرزشی. واروەها هێرشێکی ئەلکترۆنی بۆ سەر یەکێک لە قوتابخانەکانی بەریتانیا زیانی 15 ملیۆن پاوەند مەزەندا دەکرێت و هەروەها بەشێک لەم هێرشانە دەکرێت بگەڕێتەوە بۆ وڵاتێک، دەکرێت بگەڕێتەوە بۆ گروپێک کە پێیان دەکرێت هاکتیڤیست واتە هاکەرزە چالاک وانەکان. چاوەکەم باش گوێتان لێبوو؟ هەموو کەس و هەموو بوارێک و هەموو چین و توێژەکان لە ژێر هەڕەشەی هێرشی سایبریدان و هەکەرەکانیان هاکتیویستەکان وەک کاک دیاروتی دەست لە کەس ناپارێزن، بەڵام زۆربەی کات زلهێزیان وڵاتانی دەوڵەمەند لە پشتیانن ها. با بزانین کام وڵاتانە لە بواری هێرشی سایبەریدا چالاکن و ئامانجەکانیان چین. کاک دیار لێکۆڵەر لە بواری سایبەر سیکیوریتی وەڵاممان دەداتەوە. ئەو وڵاتانەی کە تۆپن لە بواری هێرشی سایبەریدا واتە هێرشی ئەلکترۆنی و هەروەها ڕیزبەندی یەکەم و دووەم و سێم و چوارەم و پێنجەمیان گرتووە تاوەکو ئاخری لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بریتین لە چین، چاینا، رووسیا، ئێران، ئیسرائیل، کۆریای باکوور. ئەمانە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئاسیایی و لەسەر ئاستی جیهانیشدا بێگومان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پلەی یەکەمی گرتووە.
وهروەها ئامانج لەم چالاکیانە لەم ئۆپراسیۆنانە هەندێک جار دەگەڕێتەوە بۆ بەدەستهێنانی زانیاری واروەها سەرکەوتنی یەکێک لە کاندیدا بربژێرەکان. بۆ نمونە ساڵی 2016 کە هەڵبژاردنەکانی ئەمریکا بەڕێوەچوو هاری هێرستی کە یەکێکە لە سایبەر سێکیوریتە شارەزایەکان واتە کەسێکە شارەزای لە بواری ئاسایشی ئەلکترۆنی هەستا بە شیکارکردنی ئەو ئامرانەی کە بۆ دەنگدان بەکاردێن و زۆرترین گومان لە کۆنگرێسیشدا و لە نێو ئەنجامەکانیشدا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە رووسیا تۆمەتبارە بە دەستێوەردان لە تۆمارە هەڵبژاردنەکانی ئەمریکا. بە هەمان شێوە رووسیاش تێوەگلا بە هێرشی ئەلکترۆنی بۆ سەر دەنگدانی ئۆکرانیا لە ساڵانی ڕابردوودا. زۆر سپاس بۆ کاک دیار بۆ ئەو هەموو زانیاریە بە کەڵکەی کە پێیداین. ئەوجار با لەوە زیاتر نەتان ترسێنین و باسی چارەسەر و پارێزگاریەکانیش بکەین. یەکەم هەنگاو و گرنگترین هەنگاو بۆ پاراستن لە جیهانی ئەلکترۆنی پاسوۆرد یان هەمان تێپەڕوشەکەمانە. وەک دەستشۆردنەکەی کاتی کۆڕۆنا پاسوۆردیش ئەگەر بەباشی دابنرێت و بەباشیش پارێزگاری لێ بکرێت بەهێزترین ڕێکارە بۆ ئاسایشی ئەلکترۆنی. لە کاتی دانانی پاسوۆرد لە دانانی ناوی خۆتان یان کەسی نێزیک لە خۆتان خۆ بپارێزن. ساڵیان مانگ یان ڕۆژی لەدایکبوونی خۆتان یان منداڵەکانتان بەکار مەهێنن. ژمارە تەلەفۆنەکانتان مەکەن بە پاسوۆرد. حتمما لە پیتی بچووک و گەورە و ژمارە و پیتی تایبەت و بۆشایی کەڵک وەربگرن لە ناو پاسوۆردەکانتان. خۆتان پاسوۆرد بۆ خۆتان دابنێن و باش سرنج بدەن بۆ ئەوەی لە یادی نەکەن. لە هەموو شوێنێک و بۆ هەموو مەبەستێک یەک پاسوۆرد بەکار مەهێنن. پاسوۆردەکانتان لای کەس ئاشکرا مەکەن. لە کاتێکدا ئەکاونتێکدا دەنێن زانیاریەکانت بە باشی داخل بکە باگەر هات و پاسوۆردەکە لە یاد کرد بتوانی ریسێتیان نوێی بکەیەوە. هەروە زۆر گرینگە کە هەر کات داوات لێکرا کە 2، 3 یان 4 پرسیار هەڵبژێریت و وەڵامیان بدەیتەوە زۆر بە وردی و بە باشی و بەڕوونی پرسیارەکان و وەڵامەکان هەڵبژێرە بۆ ئەوەی هیچ کەسی تر نەتوانێت هەمووی وەڵامەکان بزانێت. دوای پاسوۆرد یان تێپەڕوشە هەنگاوێکی دیکەی پارێزگاری دانانی دیواری دووهەم یان هەمان 2 factor authentication. مانایەوەیە کە دوای پاسوۆرد بە ڕێگای دیکەش بیسەلمێنی کە ئەو کەسەی هەوڵ دەدات بچتە ناو حیسابەکە یان صاحبیان خوددان یان خاوەن دەستەڵاتی حیسابەکەیە. بۆ ئەم کارە زیاتر لە 2 ڕێگە کەڵک وەردەگرن. یان ژمارە تەلەفۆن دادەنێن کە دوای پاسوۆرد کۆدێکی بۆ دێت یان لە ئەپی ئاتەنتیکیشن گوگل ئاتەنتیکیتر کەڵک وەردەگرن کە بە بەردەوامی کۆدێکی 6 پیتی نوێ دەکاتەوە و پەژڕاستی دەکاتەوە کە تەنانەت ئەگەر هاکەرەکە پەسوۆردیشی دەستکەوت بێت ناتوانێت بچێتە ناو حیسابەکە هەتا هەنگاوی دووهەمی پاراستنیش نەبڕێت. ئەوە ڕێک وەک ئەو ناووەشەوە وایە کە کاتی خۆی پێشمەرگەکان بەکاریان دێنا هەتا شەوان یەکتر بناسنەوە بزانن ئەوەی کە دێت خۆییە یان خۆت دوژمن. واتە 2 factor authentication شێڵ جیرانە و قارەمانانە بەرگری دەکات و شەڕی پاراستنی زانیاریەکانتان بۆ دەکات. اینجا با بچینە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان. بۆ پاراستنی خۆتان گرینگە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان زانیاریە زۆر کەسی و تایبەتەکانتان بەش مەکەن. چاوەکەم زانیاری تایبەت بە ئێوە وەک چۆن لە ناوەکەشیدا دیارە تایبەتە بە ئێوە بۆ ئەوەیە تەنها لای ئێوە بێت. پێویست ناکات خەڵکانی دیکە بیزانن. بۆ نمونە ئەگەر زۆر بۆت گرنگ نییە بەرواری لە دایکبوونی خۆت و کەسە نێزیکەکانت لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان مەنووسە. وێنەی بەڵگەنامە تایبەتەکانت بڵاو مەکەوە وەکو ناسنامە و پاسپۆرت و شتی لەم بابەتە. زۆر گرنگە وێنەی کارتی فرینی تیارە یان بۆردینگ پاس بڵاو نەکەیتەوە. زانیاری بواری دارایی و هیچ زانیاریەکی پەیوەندیدار بە بانک و حیسابەکانت بڵاو مەکەوە. ئەو پرسیاریان وەڵامانە بڵاو مەکەوە کە بۆ حیسابەکانت لەسەر ئینتەرنێت وەک سیکیوریتی کوێشن بەکارت هێناون. پێویست ناکات هەموو جار بە دیاریکراوی شوێنی خۆت پێشان بدەیت. پێویست ناکات هەموو عادەت و شێوازی هاتوچۆت لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاشکرا بکەیت. پلانەکانت و پاسوۆردەکانت لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان دامەنێ. ئەوجا با بێمە سەر خاڵێک کە یەکجار زۆر گرینگە
اینجا ڕۆژانەش دێتە پێشمە ئەویش بە ڕۆژکردن یان هەمان ئاپدەیتکردنی سیستەمی بەڕێوەبەری و پرۆگرامەکانی سەرکەرەستە ئەلکترۆنیەکانتانە بە تەلەفۆن و کۆمپیوتەر و ئایپەد و حتا دەگاتە ئۆتۆمبیلە کارەباییەکان. برادرم هەیە دێتە لام ساڵێکە تەلەفۆنەکەی بە ڕۆژ نەکردوتە دەڵێ وەڵڵا باش کار ناکە. هاوڕێ بەڕێزم ئەو بە ڕۆژکردنانە هۆکاری هەیە هۆکار لە خۆرانیە نابێت گوێ بدەنەوە کەسانە دەڵێن وەڵڵا باتری زوو تەواو دەکات یا نازانم کاکەەوە بۆ خۆیان دەیکەن بۆی زوو تەلەفۆنەکەت بگۆڕ. نابراکەم زۆربەی هەرە زۆری ئەو بە ڕۆژکردنەوەانە دەبنە هۆکاری بەهێزتربوونی ئاسایش و پارێزگاری کەرەستەکەت و زانیاریەکانت. زۆر جاران کاتێک کەلێنێک یان کێشەیەک دەبێت لەو کەرەستە و بەرنامانە هاکەرەکان بەکاری دێنن بۆ دزەپێکردنی زانیاری. اینجا کۆمپانیای بەرهەمهێنەریش چ دەکا هەڵدەستێ و کەلێن و کولێنانت دەگرێت بەڵام دەبێت ئابدەیتێک بنێرێ بۆی کە بەکارهێنەرانی وەکو من و جەنابەت بەکاری بێنن بۆی ئەو کەلێنانە پڕکەنەوە. نابێت بە هیچ بەهانەیەک لە بەڕۆژکردنی کەرەستە و پرۆگرامەکانتان کەمتەرخەم بن. بەردەوام پرۆگرامەکانتان سیستەمی بەڕێوەبەری کەرەستەکانتان ئاپدەیت بکەنەوە با بە ڕۆژ بێتەوە بۆەوەی هێرش و ڕیسکتان کەمتر لەسەر بێت. زۆر گرنگە کاتێک کەرەستەیەک بەکاردێنی وەکو کۆمپیوتەری ویندۆز یان سیستمەکانی ئەندروید وانی دیکە حتمما ئانتیڤایرۆس و ماڵوێر و سپایوێر و شتیوان لەسەردا بنیت. دەزان بۆچی ئەو سیستمانە ئۆپن سۆرسن یان بە کوردیەکەی سەرچاوی کراوە. ئەو مانایە وەیە کە هەر کەسێکی پێی خۆش بێ دەتوانێت پرۆگرام بنووسێت بۆ ئەو سیستمانە. ئەوەش دەبێتەوە کار کە تۆی بەکارهێنەر نەتوانی بزانی هەور لە ناو کۆدەکانی ئەو پرۆگرامانە چی نووسراوە. ئەرێ دڵی کابرای پاک بووە کە ئەو پرۆگرامەی نووسیوە یان نا. بۆیە دەبێت تۆ پرۆگرامی ئانتیڤایرۆس و ماڵوێر و سپایوێر و ئانتیرانسەموێر و ئەوانە دابنێ بۆی دڵنیابیەوە کە پارێزراوی بەرامبەر بە هێرشکارە. ئەو جا قسەیەکی خۆش زۆر جار هەیە کە دەچن بۆ ماڵێک یان مۆڵێک یان کافی شاپ و ڕێستورانی کەرز و کاکەدا و پاسوەردەی وایفایم بۆ داخلکە. وەس دەزانێ 50 مێشی لە کونێک گرتووە و حەشری کردووە چێ وایفای بەلاشتی دەستکەوتووە. کاچی من تۆ وایفای کراوەی دەرەوە بەکار مەهێنە نا ئەوە زیرەکایەتی نییە. هەموو ئەو کەرستانەی دەچن بۆ سەر وایفایە دەرگاکانیان بۆ زۆر ئاڵوگۆڕی زانیاری واڵا دەکەن. جا ئەوە چ لەلایەن بەڕێوەبەری ئەو وایفایە بێت یان یەکێک لەو کەرستانەی لەسەر وایفایە. هەر بۆیش هەتا بکرێت لە ئینتەرنێتی تایبەت بە خۆت کەڵک وەربگرە. لە کۆنێکبوون بە وایفای گشتی خۆ بپارێزە مەچۆ سەر وایفای گشتی حتا مەجبور نەبیت. فیلمێکی دیکە بە ناوی برادەرێکت ئیمەیلێکت بۆ هاتۆ یان پەیامە بەڵام سەیرە هیچی وای تێدا نیە تەنیا لینکێک نەبێت. ئەی باشە سەیر نییە ئەو برادرە تا ئێستا نە لینکی ناردۆ نە هیچ بۆ ئێستا تاق لینکێک بۆ تو دەنێرێت. ئەوە برادەرەکەت نییە بە هیچ شێوەیەک لەسەر و لینکە نەقامچی لێدا نەکلیک بکە. ئەوە زۆر بە هاسانی دەرگای پشتەوەی ماڵەکەت بۆ دزەکان دەکاتەوە. هەروەها کە کەسانی نەناسرا و پەیامیان بۆ ناردی مەیانکەوە هەتا دڵنیان نەبی کە پەیامەکە جێگەی باوەڕ و هۆکاری هەیە. کاتێک لەسەر لینکێک کلیک دەکەیت لەسەر ئینتەرنێت و 3-4 لاپەڕی دیکە تاپ لە پشتەوە دەکرێتەوە دڵنیا بە ئەو لاپەڕانەی پشتەوە خەریکی چاوەدێری و دزی زانیاریەکانت. کەتنان مەکە زۆربەی ئەو ماڵپەڕانەی کە ناوەرۆکی پۆرنۆگرافی یان قومار و سەرگەرمیەکانی دیکەیان هەیە جاسوز لە ناو کۆمپیوتەر و موبایلەکەت جێگیر دەکەن بۆ مەبەستی خۆیان جاو مەبەستە هەرچی بێت. چۆن بۆت گرینگە بزانی کەی موچە دێت شەڕی ئەو لاولات چی لێ بەسەر هات سرنج بدە هەواڵەکانی ئاسایشی ئەلکترۆنیش بزانە چی نوێ هەیە چی ڕووی داوە. ئەوە گەورە و چووکە و ژن و پیا و گەنج و پیر ناناسێت ئیتر هەمووان هاوڵاتی سەردەمی دیجیتاڵن و دەبێت ئاگاداری هەواڵەکانی ئەو بوارە بن. هاوڵاتی دیجیتاڵ وشیار و چاوکراوە و ئاگادارە بۆ ئەوەی بەردەوام لەگەڵ ئاخر پێشکەوتنەکان خۆی بگونجێنێت. خاڵێکی دیکە هەیە زۆر گرینگە بۆم باسی بکەم. کۆگایەکی پارێزراوتان هەبێت وەکو هاردرایڤێکی ئەکستەرناڵ مێمۆریەک شتێک
کە بەردەوام ڕەبتی ئینتەرنێت نییە لەبەر دەست نییە لەو کۆڕەی فڕینادە ئەو وێنە و فیلم و بەڵگە و زانیاریە هەستیارانەتان لەوێ هەڵبگرن ئەوە بۆ ئەوەیە کە ئەگەر هات و زانیاریەکانت نەما یان کۆمپیوتەر و تەلەفۆنەکە تووشی گرفت بوون هەمووی ئەو زانیاریانە بە فیڕۆ نەچێت ئەوانە زۆر بەنرخن ئەوانە ژیانی تۆن بۆی مەجبور نەبی بچی بپارڕێەوە کاکت بۆ خاتری ئەوخوا بۆم بگەڕێنەوە ئەوەی پێی دەڵێن ڕیکاڤری زۆربەی کاتیش ڕیکاڤری کار ناکات بۆیە وەک پێشینیان دەڵێن هەموو هێلکەکانت مەخرە ناو یەکسەوەتە لە ئێستاوەڕا لە فکریوەی دابا هاردێکت هەبێ مێمۆریەکت هەبێ لەو پەنایەی دوو جار مەچ و دەرەوە نان مەخۆ پارەکەی ببە هاردێک بکرا هەموو ئەو زانیاری و فایلە تایبەتانت لەسەر و هاردە پاشکەوتکە جا هەموو ئەو خاڵانەی کە لەم پادکەستە باسمان کرد دەبێت هەر هەمووی ڕۆژانە لە بیری هەمووتان بێت نەک تەنها ئێستا و سەعاتێکی دیکە و 2 ڕۆژی دیکە نا دەبێت بە بەردەوامی لە بیرتان بێت بە بەردەوامی جێبەجێیان بکەن هەتا لە جیهانی دیجیتالدا پارێزراو بن زۆر گرنگە ئەم پادکەستە بنێرن بۆ دۆست و برادەر و ناسیا و خزم و کەسەکان بۆی ئەوانی ژە و زانیاریانیان هەبێ کەڵکی لێوەربگرن ئەوانیش پارێزراو بن ئەوە بەشێک لە بەرپرسایەتیەکانی هاوڵاتی دیجیتالە ئەوەی پێشکەشمان کردن بە هاوکاری هاوڕێیانم شەشەم پادکەستی دیجیتال سیتیزەن بوو تکایە هەر ڕەخنە پێشنیاز و داواکاریەکتان هەیە لە ڕێگای ئیمەیلی dgcz@roudaw.net یان لاپەڕەی فەرمی رادیۆ پادکەستی ڕووداو لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان یان لاپەڕەی هەژار برنجی لەسەر فەیسبوک بۆمان بنێرن لە بیرتان نەچێ ئێوە گرنگترین سپانسەری ئەم پادکەستن هەفتانە چاوەڕێی دیجیتال سیتیزەن بن دەست لە سابسکرایب و فاڵۆی پادکەستەکەشمان لەسەر پلاتفۆرمە جیاوازەکان هەڵمەگرن با دڵگەرم بین و بەردەوام بین کاتتان شاد کوردستان ئاوەدان